کاک ئاران بەڕێز دەقیقەن 33 ساڵ پێش نازانم پاییز بوو یا زستان بوو لە ماڵەنگۆ میوان بووم و ماکارۆنیم خوارد. ڕاست دەفەرمووی یادی بەخێر بەبیرما زۆر چاکم لەبیرە. یادی بەخێر هەر ئەمن ماکارۆنیم پێ خۆشە یاد دایکت دەستاوی زۆر خۆشە. وەڵڵاهی دا لەوانەیە هەردوو کامێک کاک مام کوردنژاد جان وە بیست ماوە وایە نازانم ساڵی 68 بوو یا 9 بوو. دەبێت 68 بێت چونکەمە 69 وەدەرکەوتین هەدەبێ دەروبەرە بەڕاستە تەلە پێشەم شتێک مام کوردنژاد جان سڵاو ڕزمەی بە خزمەتە ناوت. زۆر سپاس زۆر سپاس. ئەوڵا زۆر نەبیرەوە دەبێت کاگاواتی برام هاوکلاس بوون هاتنەوە ئەو دەی ماکارۆنی نەنابوو جەنابی شێر دەگەت دانیشتوانێکی کرد دوایەکەنە ئاوات کوتی کوێ خەتیش زۆر خۆشەیە خەتت باوەکە یەک خەتت هەبوو بەڕاستی ئەو دەمە وانێک پێم جالب بوو. لطفت هەیە ماڵیش و لە مام تەمری بوو وایە ڕاستە چاکم لە بیرە کۆڵان شتەکەمە بیر نیە بەس وە بیرما هەمانەوە بوو هەمان بینی بەڵە بەڵێ نازانی هەردووکمان ئێستا لێ نەماوی نازانین هەمامی ئەمینی چی بەسەر هاتوو ئێستا ئەمە 69 هاتنین تقریبان دەکاتە 32 ساڵ لەوەی پێشی دیهاتی لەدەگای وڵاو بیرم نیە. بەڵێ ئێستا لە چه وڵاتێکی دەژی کاک ئارام؟ مام کوردنژاد جان من لە ئێستا لە سوێد دەژیم ئەو نزیک بە 18 ساڵە بە 19 ساڵەدەوە لە سوێدە دەژیم. ئێمە کە لە شنەوە دەرکەوتین ساڵی 69 زای هەتاوی گربیتە 1990 ئێمە ئەو دەمی چوینە بە ڕەحمەت بێت لای بابم تقریبان 6 مانجێک لەوێ بووین لەو شەڕی وانێکی کەندا و دەستی پێکرد سەدامیاندا ئیدی ئەو کوێیتێت بەڵێ ئیدی کە وانێک بووانە ئیدی لەوێ گیرمان خوارد جێتان خوارد ئەوڵە ساڵی لێرە ڕاگرین ئەو کاتی کەمە لە ماڵەوە بووم ئەمە دوکمان منداڵ بوون دیە دوکمان قۆناغی ڕاهنمایی و دەگەڵ کاگاواتی ئەم کلاس بوومانە بەڵام ئێستا دوکمان بووینەتە باب و منداڵن هەیە و کوڕەکەی تووشم دی کوڕەکەت مێر منداڵە و ئەوە منداڵەکانمان گەورە بوونە بووینتە باب و لە دوایەوە ئەمە لە نزیکەوە یەکترمان نەبینیوە مەگەر بە شێوەی مەجازی و لە سۆشیال میدیای وایە ڕازەفەرمی وەڵا وایە بەداخەوە بەداخەوە بینەرانی خۆشەویست میوانی بەرنامەکەم کاک ئارام قادری ڕۆژنامەنووس و چالاکی سیاسی دانیشتووی وڵاتی سوئێد. کاک ئارام کوڕی یەکێک لە تێکۆشەرە هەرە ناودارەکان و دڵسۆزەکانی گەلی کورد و خەڵکی شنۆی خۆشەویست کاک نەبی قادری نەمرە. پێم خۆش بوو لەگەڵ کاک ئارامی سەبارەت بە بارودۆخی بنەماڵەی شەهید بنەماڵەی کەسێک کە ساڵانێکی زۆر لە تەمەنیان لە ئاوارەیی و لە دەربەدەری تێپەڕاندووە قسە بکەین و ئەزموونەکانی ماڵ و منداڵی کەسێکی تێکۆشەر بزانین چه ئەزموونێکیان هەیە. دڵنیام ئەزموونێکی زۆر سەخت و دژواریان تێپەڕاندووە. کاک ئارام گیان زۆر سپاس کە وەختت پێدام و متمانەت پێکردم و داواکەت قبوڵ کردم. کاک مام کوردنژاد جان سڵاو زمان بە خزمەت جەنابەت کار دەکەم عەزیزی ئەمەش جەنابەت وتوێژکۆیان چەند پێشتری یەکترمان ناسی بوو بەڵامی تر بە قەولی جەنابەت 33 ساڵە بەڕاستی یەکترمان نەدیوە تازەی دیداری یەکتر دەکەن لە نزیکەوە بەڵام فەیسبووکە شویان بڵێن ئینتەرنێتوانەوە هەیە کە دەتوانین بە ڤیدیۆ یەکتر ببینین. وازە ناویش لوتفت کرد بە و شتانی کە لەبارەی من داواست کە زۆر سپاس. زۆر سپاس. کاک ئارام بابت زۆر دیوە کاگ مام کوردجان ئەگە بەڕاستەکەت دەوێ من کە ساڵی 1357 زاینی بڵێ هەتاوی دڵم زاینی هەتاوی لە دایکم کە 1970 گەرمەی شۆڕش بوو نزیک وابزانم دووسێ مانگ پێش 2 مانگ ئەوانە پێش شۆڕش لەدایک بووم ئەو دەمی دیدیە من کە لەدایک بووم دوای بوو دەودەیدی شاو و خاو پێشمەرگە ئەوانە وانێک بۆ حکوومەتی کۆماری سناوەت سەکەوانە
دوای دی باب ئەوڵەکانی شۆرەگە حیزب بوو دوای کەمە ئەو 1-2 ساڵی کە لە وانێک بوو ساڵی 59 و 60وانەکە دەربەدەر بووین ساڵی 60وانە ئیدی کە چوینە لای میراوش هەموو شارەکانی کوردستانی جیرانەوە ئێمە ساڵی 62 هاتینەوە 1962 ینی 83 هاتینەوە بەیەکداری ینی بە قەولی خۆمان ئەمن ئەو دەمی تەوانم 5 ساڵ بوو کە بەڕاستی ئەو دەمی هەر چاو یا بڵێن چێهری باشم هەر لەبیر نەبوو نەوەڵا ئەسڵەن 5 ساڵە خۆ دەزانین لەوانەیە مەسەلا لە شەو ئەوانێک نەبوو کە ماڵی دابین و هەمشێک یەک بێ بام لەم ئەمرێ توشتی دەبووانە لەوانێ مانگەی جارێک یا بە دوو مانگ جارێک هاتباوە ئەو کاتیش کە وانێک یەک دوو جارەوە بووین ئیدی بە ناشکری نەبێ پێم وابی سەردەم کۆیکەنەوە تا لە تەمەنی 18 ساڵیم کە بابم فەوتی کرد پێم وابێ بە هەمووی کۆکێوە 2 ساڵێک نەبوو کە بابم بینی خدا لێی خۆش بێ و ڕەوانی شاد بێ ینی ئێوە پێم وایە هەر منداڵەکان هەمووتان دادارەزوو ئاوات و ئەوانیش ئەوە بەڵێ تەبعان هەرە وەڵا ئەوانیش هەروە بەڵام ئەوان تۆزێک لەوانە من گەورەتر بوو تایبەت کاگاوە 4 ساڵم گەورەتر بوو دادارەزوو زۆرتر ئەوانەوە لەوانەیە شتیان زۆرتر بوو بیر بێ بەڵام مەسەلەن ئاتوسای خوشکم کە وەری بابم فەوتی کرد 5 ساڵە لە هەوەک خەونەوە هەر دەبی دەبیری بێ بەڵام من هەر بەڕاستی سەرجەم کۆیکەینەوە 2 ساڵێک پێم وانییە بابم ینی لامان بێت کە هاتشەوە بەناشکوینە بە هاتشەوە نەخۆش کەوتیدیە و خۆشی لێستاندین بەداخەوە و خۆشی بەداخەوە دەچینە سەر ئەو بابەتانش ئەو کاتی کە هاتنەوە مسم بنەماڵەیەکی حیزبی و بابەت کەسێکیەوە گرنگ و ناوداری حیزب بووانە دەهات هاتبوونەوە شنوۆیە ینی حەزێتیان نەدەکرد مەسەلەن لە دەوڵەت مەسەلەن سوزانم ئێوە کۆمەڵێک لە خزمەکانیش لەگەڵ دەوڵەت هێبوون و ئەوانە پشاریان بۆ نەدێنان هیچ دۆ بیرە ئەسەن لەو شتانە وەڵا زۆر چاکمە بیرە ئەو دەمی کە هاتبووینەوە بەرەوەڵا لە هەموو لایەکەوە حەزیەت دەکەین 1-2 جارمە بیرە پاستا وشە دەهاتنە ماڵێ لەگەڵ داهاتنەوانە و کە پرسیا بکەم بە قەولی خۆیان بابم و کاگازادی برامەوانی بێنەوە و ئەم زۆرشانە لا زۆر چاکم نەبیرە دەهاتن بە قەولی خۆیان ئەمان وانێک دەستیان بە سەریدا دێناینەوانە وەی دەڵە قسەی وانێک مەسەلەن قسەی لە منداڵی بزانە دەستیان بە سەریدا دەهێنان و پێدای چکار میکنن ئەلە زۆر شتانەوەی دی دەیانزانی هیچیان وانێک ناکەی ماتە وەکو بەجددی زۆر سێ بەسەر کۆشیان دادنای دەیانزا قسەناکە ئەوە بۆ پیشەما دایکردیا بۆ پیشەما دەردەوانە ینی وەڵا زۆر چاکم نەبیرە 2-3 جارم نەبیرە کە پاستا وشە دەهاتن لەگەڵ کوردەکان بەداخەوە دەکەین دەگەڵ جاشەکان باڵە دەگەڵ جاشەکان ئەوەڵا بۆ بیریشتن هیچیان دەناسەوە باوەکە نێو ئەمن بۆ نێوان زۆر خراپم ناوەڵە وی وایە بەڵام دایکمان بەڵام دایکدا ناسێت دادارزوان 100 ساڵان دەزانەوە نەوەڵا من زۆر برادەر هەیە فەقیرانە لە فەیسبووکوانە ئەوەم بۆ دەنێرن ئەمە هاوکلاس بوونێ لە شوێ دەڵم بابە باوەکە لە بیرم نییە ناعادە مۆزای خۆم نەگۆتەوە کە بابە وەڵای 11 ساڵم بۆ خشنەوە بەجێشت چم نەبیر بێ جا بۆیە نە وەڵای نێوەکان زۆر ئەوەمە زۆرم نەبیر نین تواقەن دەمەویست ئەوە لێ پرسم ئێوە دەربەدەری زۆر دیوە هەڵقەندران و بە منداڵی و ئاوارەیەوانە ئەتو نابێ ڕەفیقی منداڵی زۆر جوان بە بیر بێ ڕەفیقی منداڵەکان دووە بیرن هیچ زۆر کەم ینی زۆر کەم ئەگەر 1-2 دانەیەک نەبێ ناوەڵی زۆر کەم بەبیرنەوە وەڵا جا بە ناشکوین ئەوەی کە خۆشیان نەدەدان نیان دەوێت لە ترسیوەی کە بام پێشمەرگە بۆوانە بەدبەختانە هەتا بەشێ لە خزمەکانیش فەقیانە زۆر بە پێخۆیەوە داهاتین قومارمان دەکرد و کای شتمان دەکردوانە باشە ئەوەی کە ڕەفیقی منداڵیت وەبیر نین و نەتبووە و چۆن هەر جارێ لە شارێک و لە منتقەیەکی بوونە ئەوە ئێستا لە تەمەنی گەورە ساڵیدا ئازار نادا زۆر زۆر جارێکە من ڕەفیق منداڵیم ئەو دەمی کە
منداڵێکی کە لە بیرم زۆرم قمار دەگەڵەکە لەبەرەوەی کە دراوسێ ماڵە باپیرم بوو حاجی خالدی ڕەحمەتی دەوان ماڵە کاک محەموود جامعی کاک هادی مهدی یا بڵێن لە مەدرسە بنەی جاوید ئەو هەڵکلاسم بە ڕەفیقم و کوڕی چاکیش بوو هادی براگەورەکەیەوە کە ئەوان هەردووچیان ئێستا لا شوێنەکەن سیان ماز دەکەم هیوادارم ساو سەلامەت بن ئەمیش سڵاو بۆ خۆیان و بۆ کاک محەممەدی بەڕێسێ دوشان ساو سەلامەت بێ کاک ئازادی براشیان مابزان برای چووکەشانەوە کاک ئازادەوە چووکە بۆ ڕاستە ئازادیان ئەوانە من لەگەڵ مهدی زۆرمەوە دەکرد مەسەرەن قمارمان دەکرد و سەری وایە مەسەرەن خۆشمان زۆر جالبە مەسەرەن بخۆن مەسەرەن دەبووینە باب دەبووینە کۆ دەبووینە کچە قسەمان دەکردوانە و سەری وایە لە پڕا مەسەرەن دەکرد نا بە ئەو سناویە بگۆڕین یەک دەبووینە سەرباز یەک دەبوو پێشمەرگا هەڵدەگرت بەوە تفەنگ و کلاشین کۆفوانەمە پێ یانی زۆرش ئەوەم ینی ئەو سانەیەم ئەو دوو سێ جاری کە دەگەم مهدی ئەو کارەمان دەکرد بە حەدێک ئێستاژە بیری دەکەم زۆر خۆشە بەڵام بەستایکی دیکەوە زۆر ناخۆش چون کۆدەمێگە هاتم بۆ دانمارک تەمەنم لە منداڵەتی یان بڵێ مێردمنداڵم هاتم 15 ساڵی بودی و دەمی ئەو قماری خۆشانە نەماڵم بداخەوە باگاداری بینەرانی خۆشەویستە و کەسانی کە خەڵکی شنوێ نین ئەمە لە شنوێ بە یاری منداڵان دەڵێن قمار لە هێندێک ناوچەش بە قماری ئەوەی کە پارەی دەدۆڕێنن دەڵێن قمار لە شنوێ دەڵێن قمار بەڵام بەڕاستی ناخۆشە یەکێک لە ئازارەکانی ڕەنگە بنەماڵەی پێشمەرگە و تێکۆشەرەکان کە زۆریان لەو منتەقەی بۆ منتەقەی نەبوونی ڕەفیقی منداڵیە ئەو مشکلەم لە چەند کەسی جۆ لێ بووە بخۆت دەزانی لە گەورە ساڵی لە ئوروپای بە زەحمەت ڕەفیق پەیدا دەبێت لەبەرەوەی کە ڕەفیق زۆرترە و ڕەفیقێکە لە منداڵی پێکەوە قمارت کردو لە مەدرسەی بوویە و شەڕت کردو بە شەڕ هاتووی لێ کرداوە ئەوانە ئەو ڕەفیقانە لەزەتیان خۆشە گەر دەسم تەمەنی من و تو داستا تەلێفۆنیان بۆ بکەینەوە بەداخەوە جەنابەت لە یەکێک لەو کەسانی کە لەو نیعمەتەی بێبەش بوویە زۆر بەداخەوە چەند جار ماڵتان لێ هەڵقەندراوە و ماڵ و ڕۆیشتە بۆ ئێر و ئەوێ دەزانی هیچ دەبیرە وەڵا من ئەوەندەی کە لە بیرم بێ ساڵی 1960 کە 3 ساڵم بوو یەک دوو سانەی زۆر چاکم نەبێت جا بەڕەحمەت دایکم و بابم و بەڕەحمەتوان دایکمان دایان کرد کوێ ئەوە منداڵی زۆر منداڵ بووی لە بیرمە کە ئەو دەمی میراوی سەردەشت ئێمە لەوێ بووین تۆ باران و شت کرا و ئەوانە یەک دوو کەس شەهید بوون دەبێت هێستا لە بیرمە ئەوە ئەمن ڕۆشتین بۆ لە کانێزای چوین هەڵاتین بۆ لای سندەڵێ و ئەو دەوروبەرەی ئەمن بەچووک لە بیرمە لە کانیێزەر چادرمان هەڵدا بوو باشە و سێمی شوێن سندەڵە بێرم بووغا نازانم میراوی سەردەشتێ کانیێزەر خولاسە تا ئەم 4-5 زانم لە بیرە بەس پێشەمیشکە ساڵی 1950وانەکەەوە بوو تاکو و ئەوە بوون لانی کەم دەتوانم بڵم بە قەولی دایکم و دادا زمانکە دیجۆنەوە بەتابێت دایکم دەڵێ وسن لە شوێنی وا هەبواسن هەر وەوەی ڕاگەش فقط دەرگاکەی داخن یعنی قفڵی نەکەین هەر دایخن و هەڵ ڕاکەین ینی بە پتونی فەرش و هەموو شتێکیانی بەجێشتووە لانی کەم 12 جار ئەوە بەڵام من سێ چاردانم زۆر چاک دەبیرە ئەم بەخۆم دووزارم ئەوە ماڵ لێ تێک چۆ و ماڵم بەجێشتوانە زۆر ماڵ بەجێشتنوانەیەکێک لە شتە ناخۆشەکانی ژیانی ئینسانێکە بەداخەوە ئەگە تو لە مەدرسەی بووی ڕەکیش بەدفەر بووی جارێک سرودی ئەی ڕەقی بتخوێندێتەوە ئەو چۆن بوو مام کوردنیژان دیارە زۆر وانە کرد لەبارەی مندا کۆ کردوێتەوە ئەوە عەرزم بەعزوورێت لە بەدفەڕی فمای بەنێو بانک بوو نەشنوێ هەر زۆر بەدفەر بووم ئیدی بەڕەحمەت بێ کاک سەعیدی فاروقیزادە ماڵ سەعید فاروقیزادە بەڕەحمەت بێ کورد وانێک ساڵحوو پاک نێ نام ساڵحوو پاک بەڵێ ئەمە ساڵی 62 63
شێ کاتمە 5 ساڵ و 63 کە ئامادەگی بوونوانە بوو دەورە دەستمان دەکرد بە ئەوڵی پیدایوانە ئەو دەمی قوتابخانەیەکە بوو لە لایکن شێخ جانگیر لە مامتەوری ئەو دەمی پێم مای پێیان دەکرد سەفایی فەر نازانم لەبیرم نییە لەوێ بوو من دەم خوێند نازانم هەو بوو بە نظرم هەو بوو سەفای مازانم نیویان لە سەردانە بۆ ئەلێ من دەم خوێند ئەو دەمی شارێداری شنوێ وابدان فەرماندار بوو فەرمانداری شنوێیە فەرماندار بوو شارەدار بوو ڕئیسی ئامۆزش پەروەردەی جوانێک بوو کاکبراهیمی نوربەخش زار خۆش بەڵێ براهیم نوربەخش بوو ئەوانە هاتبوون لەگەڵ فەرمانداری نەغەدەی و ئەوانە خولاسە هاتبوون بە قەولی خۆیان بێن بزانن وەنیەگەر لە مەدرسە و شێخ قوتابخانە شت کە ڕادەوەستان لە باسووری بە قەولی خۆیان سعودی سوپگایت خوێن باوە سرود جمهوری اسلامی جان سرودی جمهوری اسلامی ئەمەرە وەڵا ئەمە ڕاوەستا بووینەوە خودە بەش بەشانێک ئەوەڵ دووەم سێومە تاوانێکوانەی دی نوربەخش و ئەوانە قسەیان کرد و دوایەکان یەک دەفە کوتیان چێ سعودی ئینقلابی دەزانێ منداڵ دەسەڵە ناوە لە پێش من وانێک بوو مامۆستاکان و ئەوانە تێکیان پاستا وانە کوشتی کردکەوە بابی فڵان کەسەوانە و هاتێتەوە زۆریان پێکەیفی کە خۆش بکتان وەڵاوە دیارە سعودی هاتەوە بابا ئینقلابی فێر بووە وەڵاتیان بێت وڵات چوون میکۆفۆنان بۆ وانەکردن یان دەست پێ بکە وەڵامی یەک بە میکۆفۆن دەنگی میکۆفۆنی چاکی دەوەشت ئەی ڕەقیب هەر نێمدا کەس نەڵی کورد مردووە و مامۆستاکە لە پۆشەکاویان ئەوانە لەیستان ئەوە چ دەڵێ و مارگ بەر قاسم و دوود بەر خومەینی منداڵم وتیانەوە وەڵامی دەستاندەوە ئادی مامۆستاکە هاواری کرد کە جەوەکە وانێک گوشتڵەژاب و بیهێنێتەوە خەڵکیش هەموو وتیانەوە منداڵەکان وەڵامی دەستاندەوە لە مامۆستای و مارگ بەر خومەینی دوود بە قاسم لۆ ئای بیشعۆ تو بۆ دەڵێ بۆ دەڵێ وانێکە باسی ئەوە دەڵێ قاسم و بابیش زیدی انقلابەکە قاسم نیە چۆن شتوا دەڵوانە وەڵاش جەوەکە شێوان جان شێواندم تاکم شێواند وەڵای شێوان و ئیدی هەر خواخوای بۆ هەر ناکوت بچنە بۆ منداڵەکان بوو چوونە ژوانیان وەڵا بدە دەفتەرێ وەڵا نەفەرێکیان نار فەڕاشێک لێ بوو دایکمان بان کرد دایکم دوای جوایوتی ئەمە لە دەری ڕاوسە لەگەڵ ژنان کوتی یەک دەفە سعودی ڕقیبات کوتی ژنە کوتی خاخەم دەنگی ئارامی کورد نییە چ خێر بوو وەڵا کوتی وەڵا دووسێ دقە پێچ و کوتی نەفەری دەکەم وەڵا بە قورئان ئارام بووە کوتی وەڵا هات و کوتان وڵای مفاژەکە دەکوت خال خانم بۆی بنەوەکەی خۆیکرد بمەرە شتێکی کردووە بەڵام وەرە چاشیکەوە کتی وەڵای دایکشم هات و ئەم ڕاستا بووم و ئەمنیان بێت کتان بچۆ کلاسی یا بچۆ دەوێت تاوانێک دەوێت دایک وەڵا دایکم هاتووم تا دایکم خۆڵ ناگرێ هەم وانەیە هەم فەرماندار وانە هیچ بێحترامان پێ نەکردم کوتیان زۆر بەخێر بێ ئەوانە و کوتیان تۆ نەخۆ هاتوێتە باوەشی ئیسلام و چۆن خیانەت بە من دەکەین کوتم بۆچی کوتی وەڵا وایان جوابم کوتم ئەسقەزا ئەمەنی هێناومەتەوە کە کوەکەم هێناوەتەوە ئەوانەکە منداڵێکی پێ 6 ساڵەیە ئەنگۆ تربیەتی کەن و پەروەردەیکەن کە ببێتە ئیسلامی جا هەر خەتاکە لەنگۆیە ئەنگۆ نەوتوانیوە بۆ ئەمنە کوتی فەرماندار کوتی ئەشهەدە بیللای قسەی پیاوانەوە قسەیە خانم خەجاڵەتم بۆ وانەکە نا کەس بۆی هەیە دەست لە ئارامی بدا نەکەس بۆ هێزارشکە بێت دناوە حەق قسەکە زۆر منتیقیە ئەشهەدە بیللای من کەم کارین وەڵا بۆی خۆم پەڕاندەوە هاتمەوە جا دایکمەوە خاڵموانە ئیدی بەشێک لەو وانەکانە ئەولا مازەکەم دایکشمی کوڕ ئارام ئەوە زۆر پێ خۆش بەڵام دیکە سەرم بە فتاوان نەدەی پیاوی چاوە سپاس با شتێکت بۆ بخێنمەوە ئەوە کاک قادر وریا ئەم نەمیشە کتومە خۆزگە و شانازێمان هەبێ هەمومان پێش کاک قادر وریای بمرین
کاقەدروریە هەر کەسی ناسیبی ڕۆژێکی لەگەڵ بوو بێ لە یاد و بیرەوەری و ساڵ ڕۆژی داشتی ئەوەندە جوانی لەسەر دەنووسە پێمە یەکێک لە ئوستورەکانی مەیە بەس بەتایبەت دەو بەشەیدا دەبێ کاقادرن وریا خەڵاتی چاکی بدرێتەیە کەس لەبیر ناکە بەڕاستی بە سفەت و بە ئاماکە شتێکی خوێنیەوە هەوەکردنا باسی کاقادر بۆمە هەم بگایە هەم مامۆستایە من زۆر نزیکەوە یەک دووجار بە خزمەتی گەیشتوم ئەو لوتفەی کە ئەو هەیتی بەڕاستی جەناب دەفەرمووی زۆر بە ئەمەگە هیچ هیوادارم هەستا و سەلامەت بێ هەمیشە جێگا شانازی بۆ بۆمان و سەربەرزم بکەی فەرموو کاقادروریا دەنووسراوەکەیدا دەڵێ پاییزی 1349 هەتاویە 1349 هەتاوی ئەمنەوە جەنابت نەبووین لەسەر دنیاکە چەشمەگۆل یەکێک لە گوندەکانی شنوێ چەشمەگۆل هەروە قوتابخانەی نییە ساڵی خوێندنی پێشوومان لە ماڵێکی چۆلکراو واتە ماڵی کاعەلی باوکی شەید قادری افتخاری داگەیاندۆتە سەر ئەوە ئێستا نێوەڕاستی مانجی خەزاڵوەرە و مزگەوتی ئاوایی کراوە بە مەدرسەمان لە جیاتی میز و نیمکەت لەسەر حەسیر و بەڕە و لبات دانیشتووی دووسێ ڕێزین بەڵام نەنوێژکەرین نەفەقین بەڵکو قوتابین ئەو لاوەی لە نێو حوجرەشدا ڕاوەستاوە تەختەڕەشێک لەسەر لاشانی چەپیەتی نەک پێش نوێژ و مەلای ئاودانی بەڵکو سوپاهیەکی دانیشە کە مامۆستای ئەو دەمی سوپای دانیش بوون کاری مامۆستایەتیان دەکرد دوانیوەڕۆیە و نزیکەی سەعاتێک یان زەنگێک لە دەستپێکردنی شفتی دوانیوەڕۆی مەدرسەکەمان ڕابردووە لە پڕ ئیسماعیل قەویدەری معەلیمەکەمان یا سوپای دانیشەکە لە هاتنی میوانێکی شاری ئاگادار دەکرێت خێرا دەچێتە دەرێ و لەگەڵ میوانەکە دێتەوە ژوور بەو هەموو ڕێزەی ئەو لە میوانەکەی دەگرێ و بە کورتە ناساندنێک تێمان دەگەێنێ ئەوەی هاتووە بۆ سەردانمان بە تعبیر و عەقڵی ئەو کاتمان گەورەی سوپاهیانی دانیشە یەکەم جارە مەمورێکی دەوڵەتی دەبینین نەک هەر گرژ و مۆن و وشک و خوێنتاڵ نییە بەڵکو زۆریش سەر و ڕووخۆش و دەم بە بزەیە لەگەڵمان دوای چەند پرسیارێک لە مامۆستاکەمان لەوانەی لەبەر وردی و چکۆلەی لە ڕێزی پێشەوە دانیشتبوون هێندێک پرسیار دەکات پرسیارەکان زۆر هاسانن هێشتا بە تەواوی وەڵام نەدراونەتەوە کە میوانەکە ڕەزامەندی خۆی دەردەبڕێ و دەست لە ساکەکەی دەکا و ڕادەکا و هەر کام لەوانەی پرسیاری لێکردوون دەفتەر و قەڵەمێکیان دەداتێ بەداخەوە هیچی لە من نەپرسیەوە تا وەڵامی بدەمەوە و لە بەرامبەردا خەڵاتم بکە لە جێی خەڵات شتێکی زۆر بەنرختری لە لابەجێ هێشتوم خۆشەویستیەکی ئەبەدی ئەوە باز لە کاک نەبی قادری بابی جنابت دەکا خۆشەویستان میوانی بەرنامەکەم کوڕی کاک نەبی قادریە کاک ئارامی قادری ڕۆژنامە نووس و چالاکی سیاسی و دانیشتووی وڵاتی نۆروێژ نووسێت بوورە سپاس کاک قادر زۆر جار باسی باوکت دەکات دەڵێ مەسەن تەنانەت دەڵێ گەر لە سەرەتای شۆڕشی بوو کە حیزب لە منتقەی دەسەڵاتی بووانە دەڵێ لە شەڕی نەغەدەی بوو شەڕی کورد و حەجەمی بوو کوردەکان بە تۆڵەی ئەوەی کە زۆریان کورد لێکوژرا بوو دەستیان هەویست ماڵ حەجەمەکان لە شنوێ تاڵان کەن و بەرحاڵ ئازیەتیان بکەنوانە تۆڕە بوو دی خەڵک ڕقیاستا بوو ئەوانە دەڵێ کاک نەبی ڕەحمەتی زۆر دیفاع دەکات دەڵێ نابێ بچین وا بکەین و کاریشا بکەین دەڵێ زۆر باش دیفاع لەو حەجەمانە بکات کە ماڵیان لە شنوێ بوو دەڵێ نابێ کەس دەستیان بۆ درێژکاوانە زۆر جالب دەبێت تەنانەت کاک قادر دەڵێ لە دەیمە تراکتۆرێکی یان لە دێهاتی حەجەمان ڕاهێنا بوو چەند لاوێک بردبوو یاندی وەکو بە کوردی تاڵانیان کردبوویت دەڵام پێم کوتم کاک نەبی قادری وای کتوان دەڵێ خەڵکەکان بۆیان بردنەوە حسابیان بۆ کاک نەبی قادری ئەتوو کوڕی ئەو کاک نەبی قادریەی باشە قسەکەشم بڕی قوربانتم شتێکم ببراتەوە لەسەرەوەی حەجەم و ئانە پێشتریش کە باسم کرد ماشەڵڵا من زۆر ساڵح پاک بووم
چوار پێنج جاری دەستم شکاوە جاری دووەم کە دەستم شکا بوو چوونە نەغەدەی بەڵێ دەگەر دایکمەوانە چوینە نەغەدەی و ئەوانە بەحمەد و باپیرم بوو ئەوە لە خیابانە دەوشتین من لەو بەری خۆت زانین وانێک ئەوەندەم زانی کابراایك باوەشی پێداگرتم هەی نەدی و نەناز تورک هەر هات ئەمنی ماچ کرد ئەوانە و بە باپیرمی کورد بوو کردبووی ئەگەر بنە ماڵەی فڵان کەسی هات ئەتوە بە چاو پێم بڵێ ئەمن دێم ئیدی ئەم هات وانێکدایە من بە تورکی و بە کەمەک بە کوردی بە فارسیوان نەو شەرم و چاکەرم و بە ئاغا بڵام نێستاشن مەدیونن و کردمەوە وەشت زۆر گرگاوانە کە بڕا وەشت ئەمنی ماچ کرد و وانە وەشت و باپیرم کوتی دایکم چوو بابە وەیشێک لەو کەسانە بوو کە لە شەڕی کورد و حەجەماندا لە شنۆیە ئەسیر بوو بە وانێک کاگنەبی ئەوانەی زۆر بە احترامەوە نردەوە وان نەغەدەی زادڕا من ئەو ژیانی خۆ مەدیونی کاگنەبیمە جا بۆیە ئەوە یەکێک لەو وانەکانە چاک نەبیرە وەڵا لە نەغەدەی کاگنەبی زۆر سەرمایە بۆ ئێوە بەجێشتەوە جارێکی دیژ لە نێو ماشێنێ لە جێگایەکی لە ڕێگای خانە دەبن ڕووداوێکی وا دێتە پێشی کابراایەکی نەناسرا و دەمینە بووسدا دەبن ئەوە دووە بیر ماوە بەڵێ ئێستا لەبیرم لێ چۆن من و هەر من و دایکم بووین کاگاوات و دادار زوان لەگەڵ نەبوو زۆر سێ بۆ من لە خانێغا دەهاتینەوە بۆ بەڵێ لە پۆستی جەڵدیان ڕای گرت نەفەرێک سوار بوو لە پێشە دادیشتوانە جا خۆشەکەەوە بووم سواریش بوو دم چامان نەدی ناڵام جاوانێک بوون چۆن بوو بەڵام کابراایك نەبیرمە شەدەیەکی لەسەر بوو ڕنگ و چۆغەیەکی گوانێک جوانوانی لە بەردا بوو پێشە دانیش بوو کابرا هات ونی شاگر شۆفێرەکە دەڵێ حەقیقەت چەندە پێدا هاتووە نێنەواسەکە دانی بوون هات و ئەمی دایکم یارم پڵی بێت وەڵام گوێم کوتی حساب کراوە کوتی چێ جۆڵاوە فڵان کەس باشە چێ کوێتی وانێکە بە شەرتێکە من پوڵەکەی دێدەمەوانە نێوم نەربەی بە کابراایك ناتوان بڵم باجی خەجاڵەتم دەستی نێژە سەر وتمان کاکە دەستخۆش مامە جان دەستخۆش هیچ جوابی نەداینەوە خلاصە ڕۆژتیان لە وانە کوێ بێدەوان لە دواوان دابەزی لە دواوان دابەزی ئەوانە ئێمە دەگەر دایکم هەرچەند ئاومان داوا پشتەوە کە ئەو کابرای ببینین ئەگەر حتا ئۆتوبوسەوەس هەر ئەوای کرد بوو کە ئێمە نەیبینە حتا ئاوا بوون ینی زۆر چووکە بوون جاوەدی مشتری ئەوە کرد و پەڕیەوە لوتفیە و خەڵکەی ئەوە بۆ ئێمە جێی شانازی بوو کە مەسەڵەن کابراایکی نەدیونە ناس ئەوەی دەحەق بە ئێمە کرد بەڵام چاکە خۆزگە ناسی بۆ ئێستاش بزانی کە و کابراای چیە بوو کە بەڕاستی جێگای تەقدیرە هەندێک بە خەڵکی و داهات شتەی بێ خۆزگە ئەگەر لە ژیاندار ما بێ و هیواداری ما بێ جۆشی لێ بێ ئەو بەرنامانە بەڵاو دەبنەوە ئێوە ئەو کاتی چون بەرحاڵ بابت لە سێبەری بابت ینی وەکو بڵین لە باری فیزیکیەوە بابت لە نێوەیزی بووە لەسەرتان نەبوو ئەو جوورە شتانە لە بیرەوەریەوە تا زۆر خۆش ماون وەکو خۆش ڕاستە ڕاستە ئەمن کوڕی خاڵم هەستیری لە بیرستانی بوو ئەو کاتی سەرەتای ئینقلابێ باسی کاگنەبی دەکرد لەوی کاگنەبی ئەوەندە پیاوێکی خۆشتی بوو بە دەمانچەوە دەهات دەرس پێ دەکوتی نازانم دەیکوت ڕەوانشناسی و یا دەیکوت جۆغرافیای پێ دەکوتین یەکێک لەوانە جۆغرافیاوە نییە بەڵام مامۆستای جۆغرافیا بوو ڕاستە مامۆستای جۆغرافیا بوو لیسانسی جۆغرافیای هەبووە بەڵێ یەکوت جۆغرافیای پێ دەکوتین زۆر خۆش بوو و تەنانەوەشم بیستۆتەوە کە دەگەڵ قوتابیان نێوانی خۆش بوو ئەو کاتی شخصیەتی بە قوتابیان داوە و قوتابی مثلەن دەڵ ئارەزویان دەکرد معلیمی هەمیشە دەرسیویان هەبێ زۆر خۆشە معلیمێک هەمیشە قوتابیەکان بیان ئارزوو بکەن کلاسیویان هەبێ کات قادروریا دەکرێتدا خاتراتکەیدا باسیۆش دەکات دەڵێ سەر شەمان دەیبردین بۆ کۆڕی شیاری بۆ دەگەستین لە بنکە حیزبی لە شنۆیە بۆ قوتابیەکانی لە بیرستانوانە
و دواتریش دەیبردین ئێمە بە دێهاتاندا دەجێڕا قسەی پێدەکردن لە پشت میکرۆفۆنوانە و ترسی میکرۆفۆنشتمان ئەو کاتی شکا. ئەوە زۆر دەزانین کاگارم شتێکی زۆر جالبە کەسێک بتوانێ جوانان ببا باوەڕ بەخۆبوونیان زیاد بکەم بۆ خۆمە بیرمەیەکێک لە معەلیمەکانم کە ڕەنگە باش نەبێ نێوی بێنم ئێستا لەبەر هەندێک خۆکار ئەو کاری ئەمنیەتی ئەو معەلیمە ترسی نیە لە میکرۆفۆنشکان ترس لە میکرۆفۆنی بۆ جوانی زۆر سەختە بگین لێهاتان و شێرمان دەخوێندەوە. کاک عەبدوڵڵا سەیدە لە کانەدایە ئەوی لە بیرەوەرێکدا نووسیبووی کە باسی کە هەواژێک هاتمە مەدرسەی تم هەموو منداڵەکان دنیانە گرتووە ئەوەندە بین زۆرم پرسێ بوو کە کوتی ئاغی قادری کاک نەبی هاتسە کلاسوانە کوتی لێم نزیک بووە ئەوانە دیکو مەسەڵ منداڵەکان دنیان نەگرت کاک نەبی هیچ دمیشی نەگرت و قزەی هاتە کوتی عەبدوڵڵا جوانوەرە کارم پێدا کەڵامنی بۆ دەفتەرەوانە کوتی عەبدوڵڵا حەتێکم کرد بزانە خۆشە کوتاڵەکەمەشی لە خۆی دا و ئەوانە و لە منیدا و کوتم خۆش نییە کوتی بای وەڵڵا کوتی زۆرم پرسێ و هاتووی لەدامەوانە دوایگە هاتمەوە وتم کوڕینە بۆنێکی زۆر سەیری دەهاتوانە کوتی وەڵا ئەگەر چوومەوە ئەوە لای خۆمان هەر ببێتە ئەو دەمی وانێک بوو دەرمانە دێنا بۆ چێکی دەپاش وتی ئەوە هەموو ئەو نوێنانیان بە وانێک پاشی بوو سەمپاشی کرد بە قەوڵی خۆ وانێک وتی لیباسم بەوە بوو ماڵتە دەیکرد ئەو عادی دەیکرد ئەمنی نەشکاندەوە کەمسەم بوون لێ دەوانێک بۆ حەترەی وانێک کردوانە کە بەڕاستی مەسەلەن دەیکردی شخصیەتی بە مندا دەیکرد مەسەڵەن دەیکرد هەموو منداڵەکە هەموو دەیان دنیانەکە حەک و عەبدوڵڵا بوون لێ دێ کاکنەوی بەو شێوەیە ئەمنی وانە کرد ئایا وەڵڵا بابت زۆر ڕۆناک بیت بۆ شتانێ من لەسەرم بیستووە بۆ قەزیە نزیک بە 4 ساڵ پێش ئەو ڕووناک بیرەی دەویدا بووە ڕەنگە ئێستاش ئەمە دەبینین کە معەلیمەکان داریوا فیلمیان لێ دەردەکەوێ معەلیمە بەرخوری چۆن لەگەڵ منداڵ دەکە پرسیارێکی دەکەم ڕەنگە زۆری سەیر بێ دایک و بابت بەشەر دەهاتن قەت شەڕی دایک و بابت دیوە یەک جار ئەویش یەک جار لەسەر من بوو هیچ وهانێک بوو عادی ئەو دەمێ مەساڵی 62 کە بەسەردان چوونە لای بابم مانجێک لێ بوو دەچوینەوە باش تا دایکم دەیکرد ئاغا مەزاڵی هێناوە کورە بۆ خاتی خودای ئایقاتیکە ئەویش منداڵی زۆر خۆش تا قەد نەبوو کە مەسەلەن تووڕە دەبگە تووڕە دەبوو خۆ منتەقلێت بە نەدەمام بیرما یەک دووجار تووڕە بووانە ئەو کاتیش کە دوایە ساڵی 90وانە چوونەکنی دووسێ مانجێ لە نامان بوو دوایە کە ئەوانەی دیگە تووڕە دەبوو نێوچاوانی تێکدەنا هەتا بەشێک لە ئەفریقانیشی زۆربیان نەماوەن بەداخەوە کاک جەلیلی کادانی کاک فتاح ئەوانە دایان کاک نەبێ نێوچاوانی تێکدانی خۆ کەس مەتەقی نەدەنا دەترسا جا دایکم گوتی ئەو ئای قادر دەچینەوە وانێکی کەمیش بەتفاقیم کردوڵە بام زلەیەکی لێدا ئیدی دمەقاڵەکە بکە بۆ هیچ ناکەوانە زلەیەکی لێدا مەم هەشۆک بوومە یعنی نەگریان باوەکە حەبەسام چونکە قدم لە ژیاندا دادا ئارزوو ئاوات و کاگەزانێک لەی نەداوین ئیدی ئەمە شۆک بوومە حەبەسام چەند دقەیەکەوە چاوەم نێکردوانەوە ڕۆژ بزان وانە چێ جا ساڵی 90 کە چوونە لای دەیکرد ئاغام ئێستا ئەو لێم دەزەکەم کزەیدەوە دایکرد وانێکم کە بە قەولی خۆی هێندە نەڵە بابە دەیکرد هێندە نەڵە کاکە ئەوەی دەپێک بەرەوە دەیکرد ئەوە بوو وەڵڵا ئەو جارە وانەکەوی لەسەر من بوو دەنانە وەڵڵا قەت ئەوە نەبووە دایکی شتی هەر دەکرد چی ئەگە نێوی دێنا چی پێ دەکرد کاک ئازادی برام کە بە چووکەی لەگەڵەوەنی دایکم خوشکی گەورە بووە وانەکان خاڵە دڵشاد و ئەوانە نەیان زانیۆ بڵەن دادە خەیاڵ دایان کورد داخە دوای ئەو داخەیە بوو بە داخەیاڵ تا کاکە زانیمان دوکە داخەیاڵ ئەویش دەزاری ئەمەوەی پێ دەکرد داخەیاڵ یعنی بابیشە دەڵێ پێ دەکرد بەڵێ داخەیاڵ وەڵا دەکرد داخەیاڵ بەکچووک و بێزگەلەوەش ئامۆزاش بوون پێکەوە بام ئامۆزاش بوون ئەجا هاویشە دەکرد داخەیاڵ لە زاریمەوە ئەم پێش ڕۆی کە قسەت لەگەڵ کەم جاسووسی من دێک لەسەر ئێوەش کردووە لەسەر ژیانیەوە دادا هەرزوو دەیکوت
ئەگەر زۆر جار بەرحاڵ وەکو ژنومێردێک کێشەیەک شتێکیش دەبوو لە کنەما هیچیان نەدەگەاند. دایکم بام دەڕۆیشتن دەیکوت بچین قەدەمێکی لێدەن دەچون قەدەمێکیان لێ دەدا و بەحس و کێشە شتەکان لە دەرێ دەکرد و دوا دەهاتنەوەی دی بۆی کانگۆ هیچ نەبینن ئەو لە بیریتی و جاوە زۆر گرنگە ئەو کەسانە ئەو کاتی ئەو تەرزی فکرەی کە مەسەلە منداڵ نەبین و بچن مەسەڵەن قەدەمێکی لێدەن تەبیعیشە ئەمە تۆش بۆ خۆت ژن و منداڵ پێیەمیشە ماوە کێشە زۆرە و کێشەش دەبێ و وەگە کێشە نەبێ هەر سەیریش ئەگەر ژنومێر کێشەیان نەبی زۆر جالب بۆی بۆ باز دەکردم و هەروە خاتراتی جالبی باز دەکرد گرنگیشی زۆر ژن و شتی داوە بە تایبەتی بە دایکت زۆری ڕێزی دایکرد لەبەر بووە بابەت مام کولیژە بامە شتێکی بڵین دایکم